بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ئاساییبوونەوەی پەیوەندیەکانی سعودیە و ئێران و هەروەها هاتنەدی ڕێکەوتنامەی پەکین لەگەڵ بەڕێز دکتۆر سەلاح بەیازیدی چاودێری سیاسی کە لە واشنتن لەگەڵماندا گفتوگوی زیاترەکەین. دکتۆر سڵاوتان لەبێتەوەم، کاتتان باش. لە ماوەی ڕابردوودا عێراق دەورێکی زۆری ژێڕا لە پەیوەندیەکانی نێوان ڕیاض و تاران، بەڵام دوجار ئەم ڕێکەوتنە لە پەکین لەدایک بوو. بۆ پەکین باسم لەوە کرد لە سەرەتادا لە ماوەی ساڵی ڕابردووشدا دەتوانین بڵین و لە سەردەمی کابینەی پێشووی حکوومەتی عێراقیشدا عێراق ڕۆڵێکی زۆری جێڕا لە ئاڵوگۆڕی نامەکانی نێوان سعودیە و ئێران، بەڵام دوجار ئەم ڕێکەوتنە لە پەکین لەدایک بوو. بۆ پەکین بۆ عێراق نەبوو بۆ نمونە؟ سەرەتا سلااو بۆ جەنابەت و بنەڕین کوردستان 24. لە ڕاستیدا ئێران هەمومان ئاگادارین لە ماوەی 6-7 مانگی ڕابردوو بە دۆخێکی زۆر تایبەتی دژواری سیاسی کۆمەڵایەتی ئابووریدا تێپەڕ دەبێت. بەهای تمەنی ئێرانی زیاتر لە 100% بەهای خۆی لە دەست داوە لە ڕووی سیاسەوە. لە هەموو کاتێک زیاتر گۆشە گیر بووە لە ئاسی نێودەوڵەتی، لە ئاسی ناوچەکە هەروە گۆشە گیر کرابوو. دیارە و ئەوشمان لەبیر نەچێکە وڵاتی چینیشکە وەکو هێزێکی دیکە لە ناوچەکە لە ماوەی ڕابردوو لەگەڵ ئەوەی کە ڕێکەوتنی 25 ساڵ لەگەڵ ئێران واژوو کردبوو، ڕێکەوتنێکی حاوشێوە و بگرە بە ئاستێکی زۆرتریش لەگە وڵاتی سعودیا وەکو باستان کرد وەکو دوو جەمسەری جیهانی شیعە و سونە واژوو بۆ ئەم سەرمایانە بەڕاستی پارێزراو بن. پێویست بەوە بوو کە ئاسایشی ناوچەکە دابین کرێ. بۆیە پێدەچێت کە بەرحاڵ زەختێکی زۆر هەبووە لەسەر هەردوو لا کە ڕێکەوتنێکی لەو شێوە واژ بکەن. بەڵام من لە راپۆرتەکەدا کە بە سرنجمدایە لە کەنار هەموو ئەم بەرحاڵ ئەو کێشانەی کە ئێران و سعودیا هەیان بوو زۆرتر کێشەی سیاسی بوو. ئایا ئەو ڕێکەوتنە دەتوانێت لە دوو ڕوانگەوە لە ڕوانگەی ئابووری و لە ڕوانگەی سیاسیەوە هەستەنگاندنی بۆ بکرێت. بۆیە ئەگە بگەڕێنێ بۆ پرسیارەکە کۆتایی پێبن ئەوەیە کە بەحاڵ بەهۆی پێگەی وڵاتی چین دەتوانێت لێ ئەنجام درراوە. بەڵێ ئەم ڕێکەوتنە چ کاریگەریەکێ بێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و بە تایبەت لەسەر عێراق کە هەردوو وڵات دراوسەی عێراقن لەم سەرەوە و سەرەوە؟ وەکو ئایدیال وەکو شتێکی دڵخوازساوی لە بکەین دەکرێت بە حاڵ ئاسایشی بۆ بەرهێنان دابین بکرێ و دەتوانێت بێتە هۆکاری گەشەسانی ئابووری. بەڵام باسم کرد ڕێکەوتن لە دوو ڕوانگەوە دەتوانێت سیف لە ڕوانگەی لایەنی سیاسی هەیە کە وەکو باسمان کرد ئێران لە ماوە زۆرتر گۆشە گیر کرابوو، زۆرتر هەم لە هەرێمی هەم لە ئاسی نێودەوڵەتی. ئایا ئەوە دەکرێت ببێتە کرانەوەیەک بۆ ئێران؟ ئایا ئێران دەست لە یارمەتیدانی حوسیەکان لە وڵاتی یەمەن هەڵدەگرێت لە دەستی پرۆژەی هیلاجیا هەڵدەگرێت؟ ینی کۆمەڵک پرسیارەکە بەنادیاری ماوەتەوە لە ڕووی ئابووریشەوە. ئەگەر بەحاڵ ئەگەر بێتە هۆکارێک بۆ کرانەوەی ئابووری ئێران هێستا گەمارۆکی زۆری نێودەوڵەتی و ڕۆژاوایی و ئەمریکای لەسەرە. ئایا چەندە دەتوانێت بەحاڵ ئەم ڕێکەوتنە هەم وەکو باسمان کرد هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سیاسی بتوانێت گۆڕانکارشی ئەو تۆ دروستکە؟ بۆیە بەڕاستی هێشتا زۆر بڕیار. بەڵێ باسی لەوە کرد فشارە لەسەر هەردوو لا هەبووە، چ سعودیا چ ئێران کە ئەم ڕێکەوتنە بکەن. چی ئەم فشارانەی کردووە لە بەرژەوەندی کێدا کە سعودیا و ئێران پەیوەندیەکانیان ئاسایی بێتەوە؟ لە ڕاستیدا لێرە من زۆر بە دەرەجەی یەکەم وەکو چین دەبینم، چون بەڵقەکە ناوچە بۆ ساڵانێکی دوور بۆ چەندین دەیە وەکو حیات خەڵوەتی ئەمریکا دەبیترا. ئێستا چین لە ڕێگای ئابووری کە پێشتر لە باشووری ئەمریکا و لە ئەفریقا پێی کرد هاتۆتە ناوچەکە کە ناوچێکن کە
تری هاوپێشەوەی کلاسیک و مێژووی بەڵێ ئەو لە کاتێکدایکە لە ڕۆژهڵاتی دووریشەوە ئەمریکا بە هاوان شێوە گوشارەکانی تۆ کردو بۆیە بە دەرەجەی یەکەم چین بە دەرەجەی دووەم سعودیا من نازانم ئێستا زۆر زووە لەسەر بڕیار بدەین کە ئێران توانێت چەندە دەتوانێت سوود لەو ڕێککەوتنە بینێت. بەڵێ بۆ پێتان وایە کە زووە ئەگەر پێتان وانی ئەگەر ئێران لە بەرژەوەندی نەبووە ئەم ڕێککەوتنەی ناکرد یان ئەو تا لەو بارودۆخە ئامادە بوو ڕێککەوتنێک هەر بکات بە ناچاری؟ ڕاستە چون ئێمە لە ڕووی گەر باس لە حاڵ باردۆخی سیاسی ئابووریمان کرد ئەمە دوورمەودا دەبینین چین وەکو زلهێزێک سعودیش کە لەو پەڕی بەهێزی ئابووری و سیاسی خۆیدایە پلانیان هەیە بەڵام بەهۆی نادیاربوون دۆخی ئێران لە داهاتوو ناتوانین بەحاڵ ئەو هەڵسەنگانە بکەین. بەڵێ بەڕێز دکتۆر سەلاح بەیازیدی چاودێری سیاسی لە واشنگتن و لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان دکتۆر.